سڵاوتان لەبێ بەڕێزان دووبارە لە سمارت ترێدەرەوە گەڕاینەوەلاتان شیکاری بۆ هەفتەی چوارەمی مانگی 6 ساڵی 2024 دەکەین. سەبارەت بە ئاڵتۆن بە خێرایی باسێک لە شیکاری هەفتەی ڕابردوو بکەین. ئێمە دوو ناوچەمان دەستنیشان کرده بوو بە دابەزین، یەکەمیان 2350 بوو بە تەنها وەکو ئاستێکی بەرگری بەهێز، پاشان دووەمیان زۆنی 2370 بۆ 2387 بەداخەوە کە نەمانتوانی قازانز لەم دابەزینە گەورەیە ببینین. ئێمە لێرەوە بە مامەڵەی کڕین داخل بووین، چاوەڕێ بووین کە نرخ لانی کەم چێتە 125 زۆنەکە، پاشان سیناریۆی دابەزین چالاک بکات، چکە لێرە ئاماژەکانی بەرزبوون زۆر وازح بوون و ئەوەی دەردەخست کە بەلانی کەم ئاڵتون دەتوانێت 2373 ببینێت، پاشان ئەگەری دروستبوونی سیناریۆی دابەزین هەیە. بەڵام دیارە نەماتوانێت سود وەرگرین و قسمەت ئێمە تێدا نەبوو. سیناریۆی ئێستای ئاڵتون بەڕێزان زۆرێک دەپرسێن ئەم دابەزینە تا کوێ بەردەوام دەبێت. ئاڵتون کۆتایی هەفتەی ڕابردوو نزمترین ئاست 2316 تقریبا بۆ 2370 توانی ببینێت، پاشان دەستی کرد بە بەرزبوونەوە. لێرە ناوچەیەکی بەهێزی بەرزبوون دروست بووە، با بڵێن سیناریۆیەکی بەرزبوون دروست بووە کە لە 318 دەستی پێکردەوە بۆ 315، واتە مەودای ناوچەکە تەنها 30 پیتە. ئەم کاندڵە کە لێرە دروست بووە ئاماژەیە بۆ چالاکبوونی ئەم سیناریۆی. ئەم سیناریۆی بەرزبوونە کە چالاک بووە توانای هەیە جارێکی دیکە ئاڵتۆن بباتەوە بۆ 2337 وەکو ڕیتێست. ئەگەر بێت و ئەم بەرزبوونە بەردەوام بێت بەرەو ئەم زۆنەیە، لە دوای گەشتن بەم زۆنە 337 بۆ 340 بە هەمان شێوە، ئەمەش ناوچەیەکی بچووکە تەنها 30 پیپە. لێرەوە ئێمە نازانین کە بەرزبوون زیاتر بەردەوام دەبێت یاخودنا، ئەبێ ئەو کاتی کە نرخ دێتە ئێرە بەپێی ئاماژەکانی ئەو دقەیەی بازار خوێندنەوەی بۆ بکەین و بزانین کە ئایا ئەگەری بەردەوامی زیاتر هەیە بۆ سەرەوە یاخود لێرەوە سیناریۆکی دیکەی دابەزین چالاک دەبێت دەگەڕێتەوە بۆ زۆنی خوارەوە. بۆیە ئەو کەسانی کە لە مامەڵەی کڕین بەجێ ماوە زۆرێک لەوانە پرسیاریان کردهبوو هەوڵ بدەن لەم ڕیتێستە کە دەگاتەوە بەرەو ئاستی 2337 بەشێکی زۆری مامەڵەکان دابخەنەوە و خۆتان لە مامەڵەی کراوەی کڕین بەجێ نەهێڵن. هەرچەند ئەگەر لێرەشەوە زۆنەکە بشکێنە بەرەوسەرەوە، ئێمە لە دوای شکاندنی زۆنەکە زیاتر دڵنیا دەبینەوە، بەرچاو ڕوونتر دەبین. ئەو کات دەتوانن ئەگەر مامەڵەکانیشتان داخەنەوە لە دوای شکاندنی زۆنەکە مامەڵەی کڕینی نوێ بکەن بەرەوسەرەوە بە دانانی ستۆپلوس، ئەو کات تارگێتەکانی سەریشەوە دەستنیشانەکەین. بەڵام تا ئێستا ظاهیران ئەوەی کە لەسەر چاڵ دەرەکەوێ تەنها هێزی بەرزبوون ئەم مەودایە، لێرە زیاتر نییە و بە پێشی کاری ئەمە ئاخر حەدی بەرزبوونە بۆ ئەم هەفتەیە. سەبارەت بە دابەزین ئەگەر بێت و ئەم سیناریۆی بەرزبوونە ڕوون دەدات، چکە ناوچەی ئێستا ئەگەری دروستبوونی هەردوو سیناریۆکی هەیە. ئەگەر بێت و ئاڵتون 315 بشکێنێت بە کاندڵی 4 ساعتی، سیناریۆی دواتری بەرزبوون لە 305ەوە دەست پێ دەکات، تقریبا 305 بۆ 300. ئەم زۆنە دەبێتە زۆنێکی دیکە بۆ بەرزبوون کە ئەگەر بێت و ئەم سیناریۆی ڕووبدات، ئەم زۆنە دەتوانێت دیسانەوە بیباتەوە بەرەو زۆنی سەرەوە، واتە لە دوای شکاندنی زۆنی سەرەوە ئیتر ناوچەکە دەبێتە ناوچەیەکی پاڵپشتی، نرخ جارێکی دیکە بچێتەوە بەرەو ئەوێ ڕیتێستە و ئەگەری دیسانەوە دروستبوونی سیناریۆی دابەزین هەیە. هیوادارم مۆزەح بێ بەڕێزان، دوو ناوچەی بەرزبوون هەیە، یەکەمیان ئەم زۆنەیە کە دەڵێن ئەگەری ئەوەی هەیە سیناریۆکی چالاکە دەبێت، دووەمیشیان 305 بۆ 300. شیکاری دۆمان لەسەر ئەمە GBP USD پاوەند بەرامبەر بە دۆلار، شیکاری هەفتەی ڕابردووە کەوتمان ئەگەری هەیە ڕیتێست بکاتەوە بۆ ئەم دوو ناوچەیە، پاشان لێرەوە دابەزین کات و تارگێتی دابەزین 26 دەبینین سیناریۆکە ڕێک وەکو خۆی دەرچووە بە دەقیقی نزیکە لەوەی تارگێتی 26 ببێتێت. شیکاری دووەممان لەسەر USDJPY، ئەمەش ئەپدەیتی شیکاریەکانی ڕابردووە. ئێمە پێشتر باسمان کرده بوو کە USDJPY دەیەوێت ئەم زۆنە بشکێنێت بەرەوسەرەوە، بەڵام خۆی تاخیر کرد، چەند جارێک لێرە ڕیتێستی کردەوە. سەرنجام ئێستا دەبینین لە هەوڵدای بیشکێنێ، من پێم وایە دەشیشکێنێ لە دوای شکاندنی زۆنەکە بە کاندڵی یەک ڕۆژی، با بڵێن لە دوای جێگیربوونی نرخ لە سەروی ئاسی 160ەوە بە تەواوەتی تەرکیزتان لەسەر دۆزینەوەی دەرفەتەکانی مامەڵەی کڕین بێت
لەسەر ئەم زۆنە واتە 158.67 بۆ 160 ئیتر ئەم زۆنە دەبێتە زۆنێکی پاڵپشتی زۆر بەهێز بۆ تەواوکردنی ئەم سیناروی بەرزبوونی کە پێشبینی بۆ دەکەین نرخ بێتە ئاستی 167 بۆیە ئاگاداری مامەڵەی فرۆشتن بن زیاتر ترکیستان لەسەر مامەڵەی کڕیمێت چونکە بە پێشی کاری سیناریۆکانی گەشتن بەم ناوچەیە وازەح دیارن و بەهێزیشم ڕەنگە بتوانێت خۆ بگەنێت ئەم ئاستە بۆیە لەسەر و زۆنەکەەوە ئێوە بە دوای دەرفەتی مامەڵی کڕیندا بگەڕێن و سۆبروزیشتان لەخوار زۆنەکە دابنێت چکە USDJPY بەنیازە خۆی بگەنێتە ئەم ئاستە و لوتکەیەکی نوێی مێژووی تۆمارکات بخۆی شیکاری سێمان لەسەر داوجۆنسیش هاوشەی نازداک ئەم کاندڵی دروست کردو بە دابەزین سیناروی دابەزین چالاک بووە بەپی دروستبوونی بەپی ئاماژەکانی ئەم کاندڵە من پێم وایە داوجۆنسیش ئیتر کاتی ڕتێستێکی باشی هاتووە لێرە ئەم هەفتەیە کە بازار دەکرێتەوە ڕەنگە ڕتێستی بکاتەوە بۆ ئاستەکانی 19,900 پاشان لێرەوە سیناروی دابەزین بەڕای من چالاک دەبێت و دەتوانێت ڕیتێست بکاتەوە بە ئاستی 19,391 بەڵام دیسانەوە بۆ بیرهێنانەوەتان ئەمە داوجۆنسی سپۆرتە بەڕێزە داوجۆنسی کۆنتراکت نییە واتە ئەو داوجۆنسە نییە کە بەسەر دەچێت ئەو داوجۆنسەیە کە بەسەرچوونی نییە بۆیە جیاوازی سیارەکان نەبێتە مای سەر لێ شێواویتان ئاگادار بن بەپی ئەم چارتی کە لەبەر دەستماندایە داوجۆنس لە هەوڵدا ئەو ڕیتێستە تاو بکات کە خۆی بگەنێتەوە ئاستی 19,000 و تقریبا 19,400 لێرەوە ئەگەری دیسانەوە چالاگونی سیناریو بەرزبوون هەیە ئاگادار بن بەڕێزم بەڵام مەوداکە فراوانە کاتێک کە دێتە ئێرە و کات ئەبدێتی شیکاری و ناوچەکە دەکەین جارە وازەح نییە کە سیناریو بەرزبوون لەم زۆنە چالاک دەبێت یاخود لەم زۆنە چکە زۆنێکی دیکەشمان هەیە لە خوارەوە ئەگەر بتون نرخ بگاتەوێ ناوچەیەکی بەهێزە بۆ چالاگونی سیناریویەکی بەرزبوون ئێمە زیاتر تا لە خوار ئەم زۆنە بێت ئەم هەفتەیە دەتوانین تەرکیز بخینە سەر دۆزینەوەی دەرفەتەکانی مامەڵەی فرۆشتن بە ئامانجی گەیشتن بە زۆنی خوارەوە شیکاری خوێندنەوەکان بۆ هەفتەیە بەم شێوازە بوون داوجۆنس USDJPY هەروەها ئاڵتون هیوادارم ببێتە مای سود و قازانج بۆ تەواوی بازرگانان هەر لە خێر و قازانجدا بن ئینشاءالله